ادی به چه شوکی رازی نابین نفتا کرکوک با دورندی بچیتو خلک کرکوک جه مفادار نبیتن. اوه اکم دا خویانی آبر پرس ملبند رخصنا کرکوک یکیت اجتماعی کردستان آسو مامند بو پشتی لدوی و مهه هزکا سر به یکیت اجتماعی کردستان و کلگه نفتا با کور اخستیا جردست خو و با ماوی چندم جمرکان هنارتنا نفته جوان کلگه ها را گرتیو حتانو کجی او هزاد کمپانیا باکور دا جگیرنو دماهیک مولجیدای حکومت عراقی که مرجن وان بجه بینید او جی صبحی روژا چهارشنبه مرجن لایان سیاسیین کردی و خلکی کرکوی بخوجی دا مزراندنا پارزنینگی هکان هفته بو دابینکرنا سوتمنی لی کرکوکو کارکرم به سیستم پترودولار و پیشکشکرنا خدمتگزارین باشتر با خلکی و پارزگه او مینا همی پارزگهندی کرکوک و شاخویا تایبت هبیتو ددم خود هلبجارتنین جواتین پارزگاه لبهنه انجام دان ده کمبونا خویا روژا سهشنبه دا همیلان سیاسیین کرکوکی تأکید لسروان مرجو دخوازیان کرن. هەمومان هەست دەکەین کە غەدر لە کەرکووک و دانیشتوانەکە یەکرێ و داوای مستحقاتی پترۆدۆلار لە حکوومەتی ناوەندی کە تا ئێستا وەتەنی ساڵە پترۆدۆلاری نەناردووە و داوا لە حکوومەتی هەرێمیشەکەین کە پترۆدۆلارەکە زیاد بکات و دامەزراندنی خەڵکی کەرکووک لەسەر کۆمپانیای نەوتی باکوور ئەمە هەمومان لەسەری کۆچینەوە پێم وایە هەمومان تاکیدمان لەسەرەوە کردەوە کە دەبێت ئەمەدا کۆچی تەنانەت ئەگەر هاتوو ئەم داواکاریانە جێبەجێ نەکرا بە دڵنیاییەوە لەگەر ئیدارە لەگەر محافظ لەگەر ئەنجومەنی پارێزگار لەگەر حیزب لایەنە سیاسیەکانی دیکە لەگەر پێکهاتەکانی دیکەش دادەنیشینەوە هەڵوێستمانە بێت کە لەوە زیاتر قبوڵی و ناحەقی لە کەرکووک و دانیشتوانەکەی ناکەین بەنسبەت هەڵبژاردنەوە دیارە ئەویش کە جارێککە تاکیدمان لەسەرەوە کردەوە چاوەڕوانی ئەوەین لەگە پارێزگاری کەرکووک لەگە ئەنجومەنی پارێزگار لەگە نوێنەرانی کورد لە بەغدا بۆ ئەوەی بەڕاستی لە ئیعلام و لە ئەوە دەربچین هەر هەنگاوێ پێویست بێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک هەمومان بەیەکەوە ئەو هەنگاوانە بە تایبەتی ناکرێت لەوە زیاتر غەدر لە کەرکووک و دانیشتوانەکەی بکەین. لباجر بغداجی فراکسیون هیئت اجتماعی کردستان ده پارلمان عراق دا به نوینراتی خلک کرکوک سردان وزارت نفتی کرو به راشکاوی دا خوازیان خلک کرکوک گهاندن وزارت او دوپات کرکو ایدی دست جمافن کرکوکیا برنادن.